ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. کاتتان باش بیسەرانی هێژە لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل با یارمەتی ئەو کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەمبە حەڤەی شەشرین یەکەمی 2024 پێشکەش دەکەین. لە ئەوروپا چالاکیەکان لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێزۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد بەردەوامە و لە ستراسبورگ لە چوارچێوەی کەمپینی تیشکەکانی خۆر با پێشەنگایەتی کۆمۆنەی ژنانی زین و ناوەندی کولتوری کوردی دیموکراتیک دەکتەم چالاکیەک ئەنجامدرا. وتەبێژی کۆمۆنەی ژنانی زین ڕۆژەنا چەولیک دەڵێت وەک ژنانی کورد هەتا ئازادی ڕێبەریمان تێکۆشانمان بەردەوام دەبێت. هاوسەرۆکی دەکتەمیش سیدار ئامێدی ڕایگەیان ئێمە نیگەرانین لە ڕەوشی ڕێبەرمان گەلی کورد لە ئەوروپا لەسەر پێ و چالاکیەکان بەردەوام و هەتا ئازادی جەستەی ڕێبەرمان چالاکیەکانمان بەردەوام دەبێت. تەفگەری گەنجانی شۆڕشگێر تەجەشە لە پاریسی پایتەختی فەرەنسا دەربارەی سیستەمی قڕکردن و ئەشکەنجەی سەر ڕێبەری گەلی کورد و پلانگێڕی نێونەتەوەی ستاندێکیان دانا. لە ستاندەکەدا پەرتوکەکانی ڕێبەری گەلی کورد و نامیلکە با زمانی فەڕەنسی دەربارەی پەرەدایمی دیموکراتیک و ئیکۆلۆژی و ئازادی خوازی ژن دانران. گەنجان بڵاوکراوەیان دەربارەی گۆشەگیری و پلانگێڕی و برۆشۆری کۆنسرتی ئازادی بۆ ڕێبەراپۆیان بەسەر بەشدار بوواندا دابش کرد. مستەفا قەرەسوو دەڵێت تورکیا لە هاوسەنگی دەرچووە. ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە مستەفا قەرەسوو لە ئەمیانی چاوپێکەوتنێک لەگەڵ ئاژانسی فورات نیوز سەبارەت با پرۆسەی چارەسەر و چەندین بابەتی دیکە هەڵسەنگاندنی گرنگ و نوێ دەکات و لە بەشی سێمی هەڵسەنگاندنەکەیدا ڕێگەیان تورکیا ناتوانێت ڕێگای وزەی G20 بگرێت. هێزی ئەوەی نییە بوەستێتەوە لا دژیان. قەرەسوو سەرنجی بۆ شەڕی نێوان ئیسرائیل و حەماس ڕاکێشا وتی گۆشەگیری سەر حەماس و قڕکردنی حیزبوڵڵا ئامانجی ئیسرائیل بوو. دوای هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل و زیاتر لەوەی هەزاران کەس کوژران و چولەکەیەکی زۆریش بە دیلگیران ئیسرائیل ئەم هێرشەی وەک دەرفەتێکی مێژووی بەکارهێنا کە ئەنجامەکەی دیار بوو. بەڵام شتە سەرنج ڕاکێشەکە هەڵوێستی ئەردوغان و تیمەکەیەتی ئەردوغان و تیمەکەی ڕێگان بۆ حەماس کردەوە بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل و دایانویست ڕێککەوتنی ئیبراهیم نێوان عەرەب و ئیسرائیل تێک بدەن. قەرەسوو ڕاشیگەیان کە حکوومەتی ئاکەپا مەهەپا هێشتا سیاسەتی کوشتنی گەلی کورد پەیڕۆ دەکات و دەیەوێت ئەو ئەنجامە بەدەست بهێنێت. تورکیا بەم سیاسەتە کەوتووەتە ژێر دەسەڵاتی زلهێزە هێژمۆنخوازەکان و هەموو سەرچاوە ئابوووریەکانی لەناو دەبات. شەڕی پیس لا دژی تەفگەری ئازادی کورد و گەلی کورد هەروەها دەکات. هەروەها قەرەسوو دەڵێت تورکیا بەرەو دۆخێکی دژوار دەڕوات. ئەم سیاسەتە وای کردووە تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هاوسەنگی دەربچێت و لە ئێستادا تورکیا چیتر بەشێک نییە لە هاوپەیمانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و ئیسرائیل و ئێرانیش سیاسەتی خۆی لە ناوچەکەدا دەگۆڕێت. تورکیا واتە ئەردۆغان و تیمەکەی محکومن بە لە ناوچوون و سیاسەتی ڕەشبەگیریەکانیان هیچ سوودێکی نەماوە تاکە ڕێگا بۆ ئاسایشی تورکیا پێویستە بە دیموکراسیکردن و چارەسەرکردنی کێشەی کوردەوە. ئەگەر پرسی کورد چارەسەر بگرێت و هەنگاو بۆ دیموکراتیزاکردنی بەرهەم بهێنێت کاریگەری سیاسی و ئابووری و کللتوری لەسەر خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت. لە ئاماد ژنان با ڕێپێوانی بێدەنگ سەردانی پرسەی ڕۆژین کابایشیان کرد کە تەرمەکەی پاش 18 ڕۆژ بێسەر و شوێن بوون دۆزرایەوە و دووپاتیان کردەوە تا دۆزینەوەی تاوانباران تێکۆشان بەردەوام دەکەن. ڕێکخراوەکانی ژنان و هاوسەرۆکانی شارەوانی و تەبێژی مەجلیسی ژنانی دەم پارتی و سیاسەتمەدار گوڵتان کشاناک و چەندین ژن بەشداری ڕێپێوانەکە بوون. ژنان پارکارتی کوشتنی ژنان سیاسی و ئیدۆلۆژیا یان هەڵگرت و لە ڕێپێوانە بێدەنگەکەدا وێنەی ڕۆژین کابایشیان لەسەر سنگیان دانابوو. ئەندامی کۆمەڵی ژنانی ڕۆسا ڕایگەیان سیاسەتی دەربازبوون لە سزا ڕێگەی بۆ ڕەوشێکی ترسناک کردوێتەوە وتی
بێ لە تێکۆشان بێجگە لا تێکۆشان چارەیەکی ترمان نییە و بەڵێن دەدەین بۆ درێژە بە تێکۆشانەکەمان دەدەین. هاوسەرۆکی شارەوانی وان سەرخۆشی لە بنەماڵەی کە باش کرد و ڕایگەان بکوژانی نارین تا ڕۆژین دەدۆزینەوە و وتیشی پڕیاری سیاسی لەسەر ژیانمان دەدەن کاتێک سکاڵات دەکەین دەمان کوژن لێرەوە بەڵێن دەدەین تا چارە سەرکردنی ئەمڕووداوە تێکۆشانمان بەردەوام دەکەین. هەروەها پلتفۆرمی ژنان و پلتفۆرمی ڕەنج و دیموکراسی وان بۆ ڕۆژین کابایش کە پاش 18 ڕۆژ بێسەر و شوێن تەرمەکەی دۆزراوەتەوە ڕێپێوانێکی بە مەشخەڵیان ئەنجامدا. پێش ڕێپێوانەکە پۆلیس جەماوەری گەمارۆدا و بەڵام جەماوەرتوانیان گەمارۆکە بشکێن و ڕێپێوانەکە ئەنجامدەن. لەسەر ناوی ژنان ئەندامی کۆمەڵی ژنانی ستار زەینەب تاگ وتی ئەمڕۆ ژنان بە هاوکاری و کەم تەرخەمی دەوڵەت و پیا و دادگا و هێزە ئەمنیەکان دەکوژێن. هەروەها زەینەب تاگ ڕایگەیان پێویستە کوشتنی ژنان وەک بابەتێکی سیاسی سیر بکرێت. پێشگیری دایکانی ئاشتی کە با دروشمی ناب بۆ شەڕ بەڵێ بۆ ئاشتی لە شارۆچکەی تەلقەبین دەستی پێکردووە لە دوومین ڕۆژیدا بەردەوام بوو لە شارە جیاوازەکان لە ئامەد وان ئیلح مردین جولەمەرگ ڕەها سرد ئێزمیر و مێرسین بە بەشداربوونی چەندین ئەندامی دایکانی ئاشتی چالاکیەکە لە دوومین ڕۆژی خۆیدا بەردەوام بوو. دایکان لە شارۆچکەی تەلقەبین کە دەکەوێتە سەر سنووری باشووری کوردستانەوە لە میانەی چالاکیەکەیاندا ناڕزایەتی خۆیان بەرامبەر هێڵی خیانەتی پەدەکە دەربڕی. وێڕای ئاستەنگی و هێرشەکانی سەربازانی تورک لە بەرامبەر چالاکی ئشتگیری دایکانی ئاشتی دایکان بە گۆرانی و چەپڵە ڕێزانەوە بەردەوامن لە چالاکیەکەیان. تەرمی ئەندامی هێزەکان یاسایشی ناوخۆ شەهید یاسر محەممەد ئەلساڵح بە خاکسپێردرا. دانیشتوانی شاری شەدادی کانتۆنی جەزیرە ئەندامی هێزەکان یاسایش و هێزە سەربازیەکان و ڕێکخراوە مەدەنیەکان و کەسایەتیە کۆمەڵایەتەکان لا گۆڕستانی شەهید شەدادی کۆبوونەوە و ئەندامی مەجلسی بنەماڵەی شەهید شەدادی و هەروەها ئەندامی مەجلسی شاری شەدادیش لە مەراسمەکەدا بەشداریان کرد. لە کۆتایی مەراسمەکەدا ناسنامی شەهید خوێنرایەوە و ڕادستی بنەماڵەکەی کرا. پاشان تەرمی شەهید لە گۆڕستانی گوندی هەنە شەرقیە بە خاکسپێردرا. ژمارەیەک نووسەر و چالاکوان لە شاری کەرکووک دژی مەترسیەکانی سەرژمێری گشتی لە عێراق بانگەوازێکی بەپەلەیان ڕاگەاند و داوای دواخستنیان کرد. لە شاری کەرکووک کۆمەڵەیەک نووسەر و ڕۆژنامەنووس و چالاکوانی شارەکە لەبارەی مەترسیەکانی سەرژمێری گشتی عێراق بانگەوازێکی بەپەلەیان بڵاو کردەوە و داوای دواخستنی ئەنجامدانی سەرژمێری گشتی عێراقیان کرد. کۆمیتەی ئازادی بۆ ئۆجەلان سێمینارێک بە ناونیشانی ڕۆڵی زیندان لە بەرخۆدان و تێکۆشانی ئازادی لە کوردستان بەڕێوە چوو. تیایدا تیشخرایە سەر ڕۆڵ و کاریگەری ڕێبەرۆجەلان لە زیندانەوە لە سەرجیهان هەروەها زیندان وەک ئەکادمیا و خوێندنگا پێناسەکرا لە مێژووی ئازادی خوازانەی گەلی کووردا. چالاکوانان و زیندانیانی سیاسی بەشدار تیشکیان خستە سەر پلانگێڕی نێودەوڵەتی سەر ڕێبەرۆجەلان و ڕۆڵ و کاریگەری ئەو لە زیندانەوە بۆ سەر جیهان. عادڵ عوسمان نووسەر و چاودێری سیاسی و هەروەها بەکر مەجید زیندانی سیاسی و سەروەر عەبدولکەریم ئەویش زیندانی سیاسی و جوتیار ڕەشید چاودێری سیاسی و چرۆشوانی پارێزەر بەشداربوانی سەمینارەکە بوون و وتاریان پێشکەش کرد. محەممەد فەیزیان هاوڵاتی گەنجی خەڵکی خوڕەماوە لە کاتی گواستنەوەی کەلوپەل با ماشێنەکەی خۆی لە ڕێڕەوی دوورگەی گوناوە بۆ خوڕەماوە بە تەقەی هێزە ئینتیزامیەکانی ڕژێمی ئێران کوژرا. جێیاماژەیە ساڵانە هاوڵاتێکی زۆر بابۆنەی هەژاری و نەبوونی پیشەی گونجاو لە ڕووی ناچاریەوە ڕوودەکەنە گواستنەوەی کەلوپەل لە دوورگەکانی باشووری ئێرانەوە بۆ شارەکانی ترکە. لەم کاتەدا دەبنە بەرفیشەکی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی ئێران ئاگەر تێبەربوون و وەرگەڕانی ماشین.
حەمید چەپاتی چالاکی مەدەنی خەڵکی ورمێ لە ڕۆژهەڵاتی کوردستان دوای بانکێشتکران بۆ پۆلیسی ئەمنیەتی ئەم شارە دەست بەسەر کراوە و گوازراوەتەوە بۆ شوێنێکی نادیار. بە پێی زانیاریەکان هێزەکانی پۆلیسی ئەمنیەت هەڵیان کوتاوەتە سەر ماڵی ئەم چالاکە مەدەنیە لە شاری ورمێ و بەبێ مۆڵەتی یاسایی ماڵەکەیان پشکنیوە. حەمید چەپاتی لە کاتی پشکنینەکەدا لە ماڵ نەبووە و هەر بۆیە لە ڕێی تەلەفۆنەوە پەیوەندیان پێوە گرتووە و داوایان لێ کردووە خۆی ڕادستی پۆلیسی ئەمنیەت بکات. چەپاتی دوای سەردانکردنی پۆلیسی ئەمنیەت دەست بەسەر کراوە و گوازراوەتەوە بۆ شوێنێکی نادیار. دەوترێت هۆکاری دەست بەسەرکردنەکەی دەگەڕێتەوە بۆ بڵاوکردنەوەی کۆمەڵێک بابەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. فڕۆکەکانی ئیسرائیل هێرشیان کردە سەر ناوچەیەک لە نزیک دەروازەی باشووری ڕۆژهەڵاتی شاری لازقیای سووریا و لە ئەنجامدا دوو هاوڵاتی مەدەنی بریندار بوون. ئاژانسی سانای سووری سەبارەت بە هێرشێکی نوێی ئیسرائیل بۆ سەر ناوچەیەک لە سووریا و ژمارەی زیانی گیانی و مادیەکان بڵاوی کردەوە. فڕۆکەکانی ئیسرائیل هێرشیان کردوتە سەر ناوچەیەک لە نزیک دەروازەی باشووری ڕۆژهەڵاتی شاری لازقیای سووریا. ئاماژیان بەوش کردووە بەهۆی ئەو هێرشەی ئیسرائیلەوە دوو هاوڵاتی بریندار بوون و جێ ئاماژەی ئیسرائیل ڕۆژانە بەردەوامە لە بە ئامانجکردنی خاکی لوبناان و گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران لە خاکی سووریا و بە پێی زانیاریە میدیایەکان ئیسرائیل لە ئامادەکاریدایە بۆ هێرشکردن لەسەر ئێران و گروپە چەکدارەکانی عێراق. جنین پلاسخارت نوێنەری گشتی نەتەوەی گرتوەکان لە لوبناان ڕایگەیان لە هەموو کات زیاتر پێویستە هاوڵاتیان و ژێرخانی ئابووری لوبناان بپارێزرێت. هێرشەکانی ئیسرائیلیشی با پێشکردنی یاسا نێودەوڵەتیەکان ناوبرد. هاوکات پلاسخار لە ڕاگەاندراوێکدا لەبارەی هێرشەکانی سەر لوبناان باسی لەوە کرد سوپای ئیسرائیل هێرش کردووەتە سەر شارۆچکەی نەبەتیە لە باشووری لوبناان و پێشلی یاسا نێودەوڵەتیەکانی کردووە. دەشڵێت ئێستا کاتی ئەوەیە کە جەنگەکە بوەستێنرێت و دەرگای دیپلۆماسی و گفتوگۆ بکرێتەوە. خۆشەویستان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا.